ئایا ئەقڵ پێشکانێکی تیانە بوو لەوەی کە استراتیجێتی ئێرانی چۆن گەیشتۆتە حوثیەکانی یەمەن کە حوثیەکان زەیدین ئیمامی نین، بڕوان بە 12 ئیمام هەیە، بڕوان بە مەهدی هەیە، بڕوان بە ئیمام هەیە، بەڵام ئەڵێن ئیمامە بێ زیندوو بێ لە ناو خەڵکە. و کاتێک بەدرەدین حوثی باوکی ئەمانەشیان دعوت کرد بۆ قومد و هەفتە لەوێ مایەوە مەسەلەی مەهدی و مەسەلەی نزیک بوونەوەی مەزهەب ئەوانە بەدرەدین حوثی هیچ تەنازولێکی بۆ نەکردنەوە. گاڵتەشی بە عەقڵیانە کرد کە باوەڕیان بە مەهدیەکەیە ساڵی 255 هیجری چۆتە سەر داوی سامەڕە. باشە ئێوە خوێندنەوەتان ئەوەندە نەبوو هەتاکو بزانن چۆن حیزب الله بە قووەت کردووە لەوێ، چۆن لەم دوورەوە توانیوێتی تەسیر لەسەر حیزب الله بکە و شیعی خۆی بەو شێوەیە بە قووەت کا کە بتوانە حیزب الله لە دەوڵەتی لوبنانی گەورەتر بێ. پاشانەوە هەموو خەبیرەوە هەموو مەسئول و هەموو متەطەوعانەی کە بردوونی بۆ سووریا و شەڕی سووریا لەوەیەکە و شەڕەکەش چۆن ئەگەر ئەقڵتان پێ بشکایە ئەبوایە بیزانن ئێران شەڕ بۆ بەشار ئەسەد ناکە. ئێران هەر ناوچەیە گەگرێ ئیمامیەکانی بۆ دێنێ لەوێ نیشتەجییانەکە. ئێران وەختێ سونیەکانی زەبەدانی و ئەترافی دیمەشقی نەقڵ کرد بۆ حەلەب، دوایش لە حەلەب بۆ ئیبادەکران بۆی نەقڵ بکردن بۆ ئیدلیب و ئێستاش شۆڕشەکەوە و پیلانەکە کە لە ئیدلیبش لە مسلمانەکان بدرێت لەوێ. بەڵام فۆعاو ئەو گوندانەی خۆی دوو گوندیشی لەوێ هەر هێشتۆتە بە حیمایی کوردە عەلمانیەکە. ئێران لە ناو سووریایە کە شەڕەکە هەموو ئەترافی سەیدە زەینەبی کڕیوە و ئیمامی لەوێجێ نیشتەجێ کردو، شیعی خۆی لەیان نیشتەجێ کرد. لەبەرەوە عەلەویەکانیش بێزارن لەوەی ئێران، بەڵام چارەسەرێکی تریان نییە. استراتیجێتی ئێرانی ئاوایە ئیستیوطانیە.